لەگەڕی شەشەمی خولی یانە پلەیەکەکانی کوردستان یانەی هەڵەبجە لە ناو یاریگای خۆی میوانداری یانەی ڕزگاری کرد. هەڵەبجە تەنها خاوەنی 4 خاڵە و ڕزگاریش بەدە خاڵ پلەی دووەمی ڕزبەندەکەی گرتووە. یانەی هەڵەبجەی شەهید دەیەوێت کوی خاڵەکانی زیاتر بکات و ڕزگاریش بۆ پارێزگاری لەمانەوەی لە خانەی سەرەوەی ڕزبەندەکە ئەرکی قورستر بووە. تایمی یەکەمی یاریەکە دەستی پێکرد و خولەکەکانی سەرەتایانەی ڕزگاری هێرشەکانی بۆ سەرگۆڵی هەڵەبجە دەست پێکرد. چەندین لەلی گۆڵ تۆمارکردن بۆ یاریزانانی پێشەوەی ڕزگاری دروست بوو، بەڵام نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. بردنەوەی یاریەکە بۆ وەردوولا گرنگ بوو، بۆیە یاریەکە بەهێزی زیاتری بەخۆ دەبینی. یاریزانانی هەڵەبجە فشاریان بۆ سەرگۆڵی ڕزگاری دەست پێکرد و لە خولەکی 27 یاریزان ڕێباز خەلیل لە ڕێگەی هەڵدانی کۆرناڵ و بەلێدانی سەر توانی گۆڵی یانی هەڵەبجە تۆمار بکات. تایمی یەکەمی یاریەکەش بە پێشکەوتنی هەڵەبجە کۆتایی هات. تایمی دووەمی یاریەکە دویانە بە چڕی هێرشیان بۆ سەر گۆڵی یەکتر دەکرد، بەڵام هەوڵەکان بێسوود بوون و یانی هەڵەبجە لە ناو یاریگاواندەری خۆی دەیویست بردنەوە لەسەر حسابی ڕزگاری بکاتە دیاری هاندەرەکانی. لەلایەن هەردوویانەوە چەندان هەلی گۆڵکردن ڕەخسا، بەڵام ئەنجامی یاریەکە بە پێشکەوتنی هەڵەبجە بە گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات و ڕزگاری لە دەرەوەی یاریگای خۆی نەیتوانی سەرکەوتن بەدەست بهێنێت و هەڵەبجە بە بردنەوەی لە ڕزگاری کۆی خاڵەکانی گەیاندا 7 خاڵ و بەو سەرکەوتنە توانی بێتە پێشەوەی ڕیزبەندیەکە. بەڕاستی وەکو ئەدا لە فرخەکەم ئەم یاریە ڕازی نەبووم، بە شێوەیەکی عام خراپ بووین، بەڵام چەندێک خراپ بووین هەڵەبجە لێمە باشتر نەبوو. لە گێم یەکەم توانی بە کوڕێکی سابت گۆڵ بکەن، چەند هەلێکمان بۆ ڕەخسیە ئەمە نەمانتوانی گۆڵی پێ بکەین، بۆیە یاریەکە بەو شێوازە ماوە. هیوادارین بتوانین لە یاری داهاتووە ئینشاڵڵا لەگەڵ یانەی چەمچەماڵە خۆمان ڕێک بخەین و خۆمان ئامادە بکەین بۆ ئەو یاریە. هیتر ئەمە یاریە جار وایە ئەدای باشەکەی ئەدۆڕێ، جار وایە ئەدای خراپەکەی ئەبێتەوە. هیوادارم ئەو گرفتانە لە خەتی پێشەوە هەیمان ناتوانین چارەسەری بکەین ئینشاڵڵا. الحەمدوللا ئیمڕۆ توانیمان یاریێکی باش بکەین. ئەو پلانانەی کە مدەڕیب ڕاینەر پێداین تا ڕادێکی باش جێبەجێمان کرد و سوپاس بۆ خوای گەورە سوودمان لە یاریگای خۆشمان بینی، سوودمان لەو هاندەرە خۆشەویستە بینی و توانیمان بە ئەنجامی 1-0 لە یانی ڕزگاری بەرین. لە خولی پلەیەکەکانی کوردستان یانەی هەڵەبجەی شەهید 6 یاری ئەنجام داوە و 2 یاری بردووەتەوە، 1 یاری یەکسان و 3 یاری شکستی هێناوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.